هێزەکانی عێراق نزیک بوونەوە لە ساتری پێشمەرگەکان لە ڕێزی پێشەوە ئەو ڕەبیانەی کە کاتی خۆی لە ئەنجامی ڕزگارکردنی ناوچەکان لە داعش پێشمەرگەی تێدا بوو. لەو ئان و ساتەدا بەرپرسانی کەرکووک لەگەڵ هەندێک لە برادرانی تر پێیان وا بە حەیفە لێ بگەڕێن کە کەرکووک بە دەردی مووسڵ و بە دەردی ڕقە و بە دەردی حەلەب بڕوا وێران بکرێ. بۆیە لە ڕێگای هەندێک بەرپرسی مەیدانی قیادە مەیدانیەکان ڕێکەوتنامەیەکیان کرد کە خەڵکی مناڵی فەقیر مناڵی خەڵک بە کوژ نەدرێ. بە دڵنیاییەوە لە ئەنجامی ڕەفەرەندۆم ئەو شتانە ڕوویدا. کارێکی خراپەکەین ئێمە هەر کەسە ئەوانەی کە لەگەڵ ڕەفەرەندۆمین ئێستا بڵێن وەڵڵی فلان وای و فلان وای ئەو خراپ. هەمومان تەحەمولی مەسئولیەت دەکەین ئەوانەی وها پەنجەمان وا لێ کورتمان ئەوە دەنگماندا ها تەمەشاکە پەنجەم ڕەشەوە دەنگماندا. بۆ ئێستا پەنجەی خۆی دەشارێتەوە دەنگم نەداوە. ئەوهاش خەڵک پەنجە دەبینین ناو. و شەهامەتی ئەومان هەبی بچین ڕوبەڕووی خەڵک وەرە بابە تەقدیراتمان دروست نەبوو.